کۆمپانیایەکی تایبەت بە دروستکردنی بووکەڵەی منداڵان بووکەڵەی باربی دروست دەکات کە هاوشێوەی ئەو منداڵانەیە کە دیاردەی نەخۆشی داونیان هەیە. کۆمپانیاکەش ڕایدەگەیەنێت ئامانجانە جوانی منداڵانی توش بوو بە نەخۆشیەکە لە بووکەڵەکانەوە ببینرێت. کۆمپانیای ماتێلی ئەمریکی لە ڕابردوودا بووکەڵەی جۆری باربی لە شێوەی توشبوانی نەخۆشی بەڵەکی پەککەوتەی لە دەستدانی هەستی بیستن و قاچی دەستکرد دروست کردووە، بەڵام لە نوێترین بەرهەمیدا بووکەڵەی لە شێوەی توشبوانی داون بە هاوکاری کۆمەڵی نیشتیمانی داون دروست کردووە. کاندی پیکارد سەرۆکی کۆمەڵی نیشتیمانی کۆنیشانەی داون دەڵێت بووکەڵەکان لە شێوە و قەبارە و جلوبەرگ و ڕوخساریان نیشانەکانی نەخۆشی داون دەردەخەن، تەنانەت هەڵبژاردننی ڕەنگی جلوبەرگەکانیش دەرخەری تایبەتمەندێتی نەخۆشیەکەیە. بە گوێرەی کۆمپانیاکە بووکەڵە نوێیەکان نیشانەکانی وەکو ناڕێکی پەلەکانی جەستا، کورتی باڵا، گوێی بچووک، ناڕێکی شێوەی چاو لووتیان هەیە، تەنانەت لە پیدەستیان یەک هێڵی تێدایە کە لە زۆربەی توشبوانی نەخۆشی داوندا بەدی دەکرێت. لیزا ماکنایت جێگری بەڕێوبەری کۆمپانیای ماتێل ڕایدەگەیەنێت ڕەنگی جلوبەرگەکانی بووکەڵەکان پێک دێت لە زەرد و شین و هێمای پەپولی تێدایە کە هێمای پەیوەندیدارە بە هۆشیاری کۆنیشانەی داون. لە کۆتاییدا جێگری بەڕێوبەری کۆمپانیاکە دەری دەخات ئامانجانە ئەوەستە بە منداڵی توشبوو بە نەخۆشیەکە ببەخشن کە خۆیان لە نێو بووکەڵەکاندا ببینن و منداڵانی دیکەش هان بدەن لەگەڵ بووکەڵەیەکدا یاری بکەن کە لە خۆیان ناچن و جیاوازن. ڕێکخراوی تەندروستی جیانی ڕایدەگەنێت کۆنیشانی داون تێکچوونێکی بۆ ماوەیە و کەسی توشبوو ناڕێکی ڕەفتار دەرونی و جەستەی دەبێت. هەروەها هۆکارێکی سەرەکی بۆ نەخۆشیەکە دووگیانبوونی دایکە لە تەمەنە زۆرەکاندا وەکو سەر و تەمەنی 35 ساڵی.